سەلاسی باوەجانی ناوی قەزایەکی سەر بە پارێزگای کرماشانە کە هاوسنوورە لەگەڵ شاری سەرپێڵی زەهاو، داڵاهۆ، جوانڕۆ. لا ڕۆژاواشەوە سنوورێکی درێژی هەیە لەگەڵ باشووری کوردستان. لە ساڵی 1932 ناوی باوەجانی کوردستان بووە و دەسەڵاتی نیمچە هەرێمی پێدراوە و سێ هۆزی گەورەی باوەجانی، قوبادی و وەلەدبەیگی لەخۆگرتووە. حەبیبوڵڵاخانی باوەجانی و خانای قوبادی دوو کەسایەتی سیاسی و ئەدەبی ئەم ناوچەیەن. حەبیبوڵڵاخانی باوەجانی هاوسەری جیهانارا خانمی شاعر بوو کە بەناسراوترین خانی جافەکان ناوی دەرکردووە و لە کاتی خۆیدا هەورامان، پاوە، جوانڕۆ، ڕوانسەر و سەلاسی باوەجانی خستە ژێر ڕکێفی خۆی و دەسەڵاتێکی نیمچە ئۆتۆنۆمی دامەزراند. خانای قوبادی شاعری ناسک خەیاڵ لە شاری مێژوویی دەڕنا لەدایک بوو، بەڵام دواتر خۆی گەیاندە لای دەسەڵاتدارانی حکوومەتی بابان لە شارەزور و سلێمانی. خوسرە و شیرین ناسراوترین دیوانی خانای قوبادیە کە شاعیر لەسەر ئەم شاخ و داخە هۆنیوێتەوە. ئەم ناوچە سەخت و شاخاویە دۆڵی دەرەیە، ناوچەیەکی شاخاوی کە هیرۆدۆت باوکی مێژوو و بەتلیموسی جوگرافیناس و فەیلسوف باسی شاری دەرنەیان کردووە وەک یەکێک لە شارە گەورەکانی دۆڵی دەرە کە خاوەن دەسەڵات و حکوومەتی تایبەت بەخۆی بووە. ئەم شاخ و داخە دەیان گوندی لە خۆگرتووە کە هەرکامەیان تەنیا چەند خانوویەکن و بەهێزتر و گوێدرێژ ئەملاو ئەولا دەکەن. ئەمە گوندی کاڵوینە، تەنیا خانوویەکە بەسەر تاشە بەردێکەوە. هیچ ئۆتۆمبیلێک تا ئێستا ڕێی نەکەوتۆتە ئێرە و جەبار و سەرگوڵی خێزانی بە سواری هێزتر ڕێگایەکی سەخت دەگرنە بەر.
ئەفسانەیەکی کۆنی هەزاران ساڵە باڵی کێشاو بەسەر دۆڵی دەرە، کەس نازانێ مێژووی ئەم نەریتە بۆکەی دەگەڕێتەوە و لەکوێوە سەرچاوی گرتووە. بەڵام هەموو ئەو کەسانەی وەک جەبار منداڵیان نابێ ڕێگایەکی سەخت دەگرنە بەر و خۆیان دەگەێنە گوندی سواری بێڵەیی. ئەم گوندە ناوەکەی لەم نەزرگەیەوە گیراوە و سەر بە شارەدەی میراوای سەلاسی باوەجانیە و بووە بە ناوەندی سەرجەم ئەو گوندانەی ڕێگای ئۆتۆمبیلیان نییە. تا چاو بڕدەکە بەرد و شاخ و ئاو دەبینی، سروشت لەم ناوچەیە هەرچی جوانی هەیە دەریخستووە. شاخ و داخەکانی ئێرە نامۆن بە دەنگی ژاوەژاوی ئۆتۆمبیلەکان و هیچ کامێرایەکیش تا ئێستا جوانی سروشتی ئەم دەڤەرەی تۆمار نەکردووە. حیلەی ئەسپ و قاڕەی بزن و مەڕ بووە بە سەمفۆنیایم خاکە. ئێرە مەزارگەی سواری بێڵەیە، دار قەزوانێکی 1000 ساڵە بووە بە نەزرگەی هەموو ئەو کەسانەی لە دوور و نزیکەوە سەردانی دەکەن. نەریتێکی کۆنی کوردەواری کە تا ئێستا کامێرا پێی نەگەیشتووە و تۆمار نەکراوە. من جەبار کوڕی خەلیفە عەلی خەڵکی ناوچەی سەلاسی باوەجانی. باوکم بعد از مدتی 10 سال کە ئەزدواجیان کرد و مناڵیانە و هاتن بۆم شخصیە و بعد از مراسماتی کە لەم شخصیە ئەنجامیاندا خوا ڕەحمی پێکردن و مناڵیان بوو و من مناڵی ئەوەڵی خانەوادەی باوکمم. دەستی تەقدیر وای کرد کە هەرو بەسەرهاتەکە بۆ بابم اتفاق خۆمە بۆ منیش تێکرار بۆەوە منیش بعد از مدتی 8 تا 9 ساڵەکە ئەزدواجمان کرێ مناڵمان ناوێ. ئێمەش تاوجێ ڕێی بووە لای ئەکسەری دکتۆرەکان و متەخەسیسەکان لە کرماشان لە شاری پاوە لە شاری تاران و شارێ لێتر و شوێنگە لێتر کە مەعرفیان پێکردین و کەسێکە لوحلانە مەشهور بوون وتیان دکتۆرێکی متەخەسیس و حازقن. ئێمە چوونە لای چوونە خزمەتی و دارومان مەصرف کردیە و زمانێکی کۆبۆدیانەیە زمانەکەمان تێ کردە بەڵام تەقدیری خوا بە جۆرێ بووە کە تا ئێستە مناڵمان نەوگە. بەو خاتریچە هاتی نێوە سەرێکی ئەم زیارەتی ئەم شخصیە بدەینەوە لەتەکی خانەوەدەی خۆمانە 2 ڕۆژی ڕێکە ئێمە واینە ڕێوە ئەم جادەی سەعب العبور لە بازی شوێنە بە پیادە یا بە سواری قاتر و حیوان ئێمە هاتوین تا گەیونەسە ئەم شخصیە. ئێستا قەرار بە بەیانی سوحە مەراسماتی لێرە ئەنجام مەخواتە مەراسماتێک فەرهەنگی فۆلکلۆر لە منتەقە لە مەوردی زیارەت و عیبادەتی ئەم شخصیەسە. ئێمەش هاتوین کە خوا ڕەحمان پێ بکەوە مرادی دڵمان قبول بێتەوە بۆ خۆم و خانەوادەیەکم مناڵێ بۆخشێت. جادە گەیشتۆتە ئێرە، گوندێک کە بە کەژ و کۆ دەورەدراوە و خەڵکەکەی وەک خەڵکی شوێنەکانی دیکەی ئەم دەڤەرە تەنیا خەریکی شوانکارایی و ئاژەڵدارین و دەشتایی و شوێنی تەختیان نییە، بۆیە نامۆن بەکاری کشت و کاڵی. لە پاییزدا بەڕوو کۆ دەکەنەوە تا زستان بیدەن بە ئاژەڵەکانیان.
ئەم سواری بێڵەگەیچە دەرئەسڵ یەک نەفەرۆگە یەک نەفەرەکە پیاوێکی کە باوەی ئێمە بە ناوی پیر شەرەف و حاجی شەرەف و ئەمانە هەنە پیاوی خاسە وگن مسلمانی متەدەینی فەقیر وگن لە منتەقەچە هاتینە ئەیرا جووتیان کردگە لێرە کەشاوەزیەک بووگە کەمێک خاوە زمینێکی کەشاوەزی هەر ێژن سواری بێڵەگی سوارەکە لابەغەڵی ینی ئیسلاحی کوردی خۆمان و بێڵ دروست کریاگە ئانی ئەوەنە کەمە دەشتەکەی ئیسلاحێکی کوردی و لەهجەی ئەو منتەقە وەیانی وتیان هامە تۆزێەوە بێڵ کراوە سواری بێڵەگی ئەوە سوارەکە ئەنچە لابەغەڵەکەی بێڵەگێت بە ئەم جۆرە پیانوت کە سواری بێڵەگی قوربانەکەتەوە من ڕووسایەکە بە ناوی ڕووسای سواری بێڵەگێ و لە عەسڵە سفید چەرمگی ناوگە دەرئەسڵ جەمعێتەکەی 20 خانەوارە لە دوای 20 خانەکەی 150 نەفەر جەمعێتێکی هەست ئەم منتەقەیچە کە ڕووساکانمان کوتێکیان جادەیان نییە بازێک پیاڵ وەکو کاڵەوێن وەکو چواردیوار وەکو ئەمانە کە ملەکەوە مەسەلەن ئەمانە کە چیان نییە جادەیان نییە و تا یەکێکیان دوو ماڵێکێکیان سێ ماڵە مەسەلەن ئەوە چوار دیوارە پەشە چوار ماڵن ئەوە کاڵەوێنە سێ ماڵە باز هەم ئەوە دووبارە ئەوە کوێزە ملەکەوە دەوری سی ماڵە باز هەم دووبارە ئاوەینە پاتەختەکان ئێوە چی بەزەم ئیسلاحی کوردی خۆمان شوێنەکان مەرکەزەکان ئێوێتۆ کزیێ و سواری بێڵەگی بەر لە دەستپێکی مەراسیمەکە دوو گۆرەکەی ڕەش و زەرد بەدارێکەوە لە نزیک مەزارگەکە دەبەستنەوە و پێیان وایە هەزاران ساڵ بەر لە ئێستا فریشتەیەک خۆی کردووە بە کۆتر و داوای لە پیرشەرەف یەکێک لە دانیشتوانی ئێرە کردووە مانگایەکی زەردی بۆ بکاتە قوربانی. پیرشەرەف تەنیا دوو مانگای ڕەش و زەردی بووە و مانگای زەرد دەکاتە قوربانی و بەم جۆرە ئەم مەزارگەیە دروستە بێ. من هاتم لە سێتەپانۆ و پێ هاتم بۆ تەوافی ئەم شەخسی ئیتر ڕێەکە فرە سەخت و هەروە پێ هاتین بابەم و هێوەرێکمە تەکماوە وەڵا ئیتر هاتینە ئەم بەرەو ژوورکەیە لێ وتیان پێم وتیان کەوشەکە بکەنە و پێی پەتی بێرە مەرخەوە بێرەبان بۆ مەرخەوە ئیتر من لەم پەلیا کەوشەکانم بکەن و پێ هاتمە بان سێ دەوری مەرخەویان پێدام وتیان سێ کڕ خولپ خۆ دەوری مەرخەوە ئیتر سێ کڕ دەورم خواردوە دەوری مەرخەوە گەڕیام دوایی هاتین دانیشتین گێسکێکمان سند سەرمان بڕی و بەشمان کردو هەرکێ لە لامانە و بەشمان دا و دوای ئیتر ڕینە ئەو مریوانە ها لێلۆکەی بۆ بەست ئیتر دوای ساڵێ دوایی ئیتر مناڵم بوو ئەمە دوو ڕۆژە ئێلی ئەم کوڕما ئێلم بووکما هاتین وە پێ وەڕێ سەختە هاتین گەینە ئەم مەرخەوێ سوحە مەراسمە بۆ ئەم بووکمە بۆ ئەم کوڕمە بەخوای گەورە لا بکاتوە لێ سواری بێڵەیە ماڵەوە بەرزەوە هاتمە تەواف و تێو لەرزەوە سواری بێڵەیە ماڵەوە بەرزەوە هاتمە تەواف و تێو لەرزەوە ژنێک کە بە میرەوان واتە خزمەتکاری مەزارگەکە ناسراوە
پێشوازی دەکات لەو پیا و ژنانەی منداڵیان نابێ. پیاوەکە دەبێ بزنێکی پێبێ و ژنەکەش دەبێ دەسماڵێک بدا بە میرەوان تا بە دارەکەوە گرێی بدا. نهاية الدنيا وتعالى سلمان على شقبه وكفش يا رب يا زين الله طيب سلام يا رب يا زين الله طيب سلام نعم ڕۆژی دووەم داهۆڵگەڕان بە چریکەی هۆرەوە دەست پێ دەکات. سێ دەور داهۆڵ لەسەر هێسترێک بە دەوری دارەکەدا دەگەڕێنن بە هێمای ئەوە کە گوایە هەزاران ساڵ بەر لە ئێستا شازادەیەک بۆ تەواف هاتۆتە ئێرە، بەڵام لەسەر هێسترەکەی نەهاتۆتە خوار. بۆیە دوای ساڵێک هێسترەکە ئاوس بووە و شازادە بە نەزۆکی ماوەتەوە تا جارێکی تر سەردانی کردووە و بە پێی پەتی سێ جار بە دەوری دارەکەدا سوڕاوەتەوە و ساڵێک دواتر دووگیان بووە. لا زایفە لە بەغڵاوە سواری قاتری بووگە هاتکەوە قاترەکەی و دەوڕۆلایە گەڕیاگە قاترەکە بەری گرتگە ژنەکە سکینەوگە دەرمەوقی ساڵی دوایی هاتگە لەوە پێی پەتی گەڕیاگە دەوری خزنەکەی مناڵی بووگە کوڕێکی بووگە. دوای سێ ڕۆژ هەرچیەک کەوت بێتە ناو دەسماڵەکە، میرەوان بە سێ گرێ دەیبەستێتە پشت ئەو ژنەی بە تەمای منداڵ بوونە. ژمارە سێ بۆ خەڵکی ئەم ناوچەیە ژمارەیەکی پیرۆزە و مێژووەکەی بۆ وتەی چاک، بیری چاک و کردداری چاک دەگەڕێتەوە. ژیانی ئەم ناوچەیە بە سروشتەوە گرێدراوە و ڕێز لە دار و بەردی ئەم خاکە دەگیردرێ. دار بەڕوو، دار خەزوان و ئەم خەڵکە نەبێ کەس لەم شاخ و داخە هەڵناکە. ئینشەڵڵا تەوافی قبول بووگە و شتی تێکەوتووە و خوا تەوافی قبول کات و خوا کوڕێکی خاسی پێ بدات و سۆنیازی دڵی قبول بووگە ئینشەڵڵا
گرێ نەزەری دڵێ قبول بووگە و دەبیۆ ئەمڕۆ ڕۆژی سێمە جەبار و سەرگوڵی هاوسەری بە بزنێکەوە دەبێت 3 جار بە دەوری دارەکەدا بخولێنەوە تا بە مەرامیان بگەن. جەبار بزنەکەی لەسەر شانە و دەبێت دەنگی شمشاڵی لەگەڵ بێ. هۆرە و شمشاڵ 2 دەنگی ئەهورایی ئەم دەڤەرن کە پیرۆزیان بە ڕێوڕەسمەکان بەخشیوە و وەک شوێنەکانی تری نیشتیمان مۆسیقا مێژوویەکی هەزاران ساڵەی هەیە لە ناو دابوو نەریتە کۆنەکانی کوردستاندا.